لە ناو کەشوهەوا و سروشتێکی ڕازاوەدا هەڵکەوتووە بووەتە ڕەمزێکی دیاری هەورامان. خەڵکێکی زۆر ڕۆژانە سەردانی دەکەن کە مەزارگەی ژمارەیەک لە شێخانی تەریقەتی نەقشبەندی تێدایە. لێرە مانگی ڕەمەزان تایبەتمەندی خۆی هەیە. خەڵکێکی زۆر لە عێراق و هەرێم و دەرەوە بۆ بەسەربردنی ئەم مانگە ڕوو لە خانەقای بیارە دەکەن. بەشێکیشیان دەمێننەوە. ڕۆژانەش لە ئێوارە و پارشەودا نان بۆ ئەو کەسانە ئامادە دەکرێت کە لە خانەقادا دەمێننەوە. لە ڕێگەی لێدانی دەفیشەوە خەڵکی بۆ پارشێ و ئاگادار دەکرێنەوە. ئێمە بەبێ جیاوازی هەموو ئێوارەیەک ئێوارە و با بڵێ ڕەمەزان ئێوارە لەگەڵ پارشە و خواردنێکی زۆر ئامادەکرێت کۆمەڵە خەڵکی متەنەوعیەتی ئێرە بەبێ جیاوازی بیر و بۆچوون بەبێ جیاوازی ڕەنگەکان بەبێ جیاوازی ئەدیان کە یعنی ئێرە خزمەتێکی بەرچاویان نەکرێ ئەوانی لێرەی تر وەکو میوانێک لێ ڕێزێکی تایبەتیان لێگرن لێرە ئەمێنەوە ئەوەی کە ئەوان پێویستیانە ئێمە بۆیان دابینەکەن ئەوەشی کە ئێمە لە توانامانە هەیە خزمەتیانەکەن بە پێی دەستور و تەقالید و ئەوەی کە پێمان وترا و کۆنتتر لێرە لەسەری ئێمە ڕاهاتین. خەڵکی هەورامان و خانەقاکە پەیوەندیەکی ڕۆحی لە نێوانیاندا هەیە. بە شێوەیەک هەمویان خانەقا بە ماڵی خۆیان دەزانن. میوانەکانیشیان لە خانەقادا جێدەکەنەوە. وەڵا ئێمە زۆری خانەقای بیارە خزمەتێکە بە تەواوەتی. خانەقای بیارە کێ هەموو کەسە هی فەقیرە هی دۆڵەمەنە بەر خۆشمان میوانداری یەکەین بەڵام بە تایبەتی خانەقا. وەڵا ئێمە ئەم شوێنە بە چاوی خۆمان زیاتر پارێزین خانەقای بیارە. چیرۆکی دروستکردنی خانەقای بیارە وەک بەڕێوەبەری خانەقای بیارە دەڵێت لە خەوێکی پێغەمبەری ئیسلامەوە سەرچاوەی گرتووە و 131 ساڵیشە بنیادنراوە. ئەمەش بە ئەمری پێغەمبەر موخاسە بێ کراوە. ئەویش کە لە سەفەرێکی یاکە لەگەڵ باوکی و براکانی سەردانێکی نەزەف و کەربەلا ئەکەن خەوێک ئەبینێ پێغەمبەر موخاسە بێ دێتە خەوێشی عومەر ئەڵێ منداڵێکی زۆر نەخۆشی پێ ئەدا بەشی عومەر ئەڵێ ئەم مناڵە زیندووکەوە مناڵەکە لە ئاسان نەمردووە بەڵام کە هەڵسنەوە تعبیرەکەی ئاوا لێکە دەنەوە علمی شەرعی ئاینی لە منتیقەی هەولامانە لە ئەو پەڕیکزیە دەبێ ئێوە شتێکی وا بکەن ئەو علمە ئەو زانستە ئەو ئاینە زیندووکەنەوە ئەوانیش هەڵ ئەسن بە کاری پیرۆزی خۆیان و ئەم باخە ئەکردن و خانەقای تیا دروستەکەن. ساڵانەوە لە خانەقای بیارە زیاد لە 120 خوێنکار بۆ ماوەی 7 ساڵ وانەی ئاینی دەخوێنن. دواتر بڕوانامەی مامۆستای ئاینیان پێدەدرێت. خانەقاکە لەسەر دەستی شێخ عومەر زیائەدین دروستکراوە. دەیان زانای کورد وەک شێخ عوسمان سیراجەدین و مەلا عەبدولکەریمی مودەڕیس و دکتۆر مستەفا زەڵمی لە خانەقاکەدا پەروەردە بوون. ئێستاشی لەگەڵدا بێت پرۆسەی خوێندنی ئاینی تێیدا بەردەوامە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، ناحیەی بیارە.